ئێوارەتان باش سەرکەوت محەممەدم لە زوومەوە بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. تەوەری ئەمڕۆی بەرنمەکەمان تایبەتە بەو کێشە و گرفتانەی کە بۆ دەسەڵاتی دادوەری عێراق دروست بووە. بەم دوایانە یەکێک لە گرنگترین و دیارترین دادگاکانی دەسەڵاتی دادوەری عێراق کە دادگای فیدراالیە تووشی قەیرانی نەبوونی ئەندام و سەرۆکیش بۆتەوە. ڕەنگە بەم نزیکانە دادگای فیدراالی عێراق نە ئەندامی هەبێت ناسەرۆکی هەبێت. نۆزدەی ئەم مانگە 6 ئەندامی سەرەکی و 3 ئەندامی یەدەگی دادگای فیدراالی دەست لە کارکێشانەوەیان پێشکەش کرد. ئەمڕۆژ سەرۆکی دادگاکە دکتۆر جاسم محەممەد عەبود داوای ئەوەی کردووە خانەنشین بکرێت. بەمەش بێت دادگای فیدراالی بەبێ ئەندام و بەبێ سەرۆک دەمێنێتەوە. ئەمەش قەیرانێکی دەستوری و یاسایی بۆ عێراق دروست دەکات. ئەو دادگایی دەگوترا بڕیارەکانی بات و ملزەمن، واتە تانە لێدراونین و دەبێ پابندکار بن هەموو دەسەڵاتەکان پێوەی و جێبەجێ بکەن. بەڵام لە ماوەی ڕابردوودا چەند بڕیارێکی لەلایەن دادگای تێڵچوونەوەی عێراقەوە دادگای تێڵچوونەوەی فیدراالیەوە بڕیارەکانی ڕاگیراون یاخود تانەیان لێدراوە. ئەمەش گرفتی لە نێوان دادگای فیدراالی عێراق لەگەڵ دادگای تێڵچوونەوەی فیدراالی دروست کردووە کە ئەمیان دکتۆر فایق زێدان سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری عێراق سەرۆکایەتی دەکات. دەگوترێت ئەم کێشەیە جگەلەوەی بنەمای یاسایی و دەستوری هەیە، بنەمای سیاسیشی هەیە، ڕەهەندی سیاسیشی هەیە. دەگوترێت سەرۆکی هەردوو دادگاکە دادگای فیدراالی و دادگای تێڵچوونەوە بەشێکن لەم قەیرانانەی کە ئێستا ڕوبەڕووی دادگای فیدراالی عێراق بۆتەوە. بۆ تاوتوێکردن و گەنگەشەکردنی ئەم بابەتە و چەندین پرسی دیکەی پەیوەست بە هەرێمی کوردستانەوە میوانداری زۆر بەڕێز بورهان ڕەشید پارێزەر و ئەندامی خولی سێمی پەرلەمانی کوردستانمان کردووە. کا گورهان بەخێرهاتیت و هەروەها لە دۆکیشەوە زۆر بەڕێز دکتۆر دژوار سندی پسپۆری یاسایی و شۆڤەکار لەگەڵمان دەبێت. بەخێراتن بەوە دەست پێ دەکەم دادگای فیدراالی کە ئێستا کەوتۆ ئەم قەیرانەوە پێگەیەکی گرنگ و گەورەی هەبوو. دەگوترا ئەم دادگایە بڕیارەکانی تانەی لێ نادرێت، سەرجەم دەسەڵاتەکانی عێراق دەبێت پابندی بڕیارەکانی بن. ئەم کێشە و گرفتانە کە ئێستا دروست بوون و دەگوترێت ڕەهەندی سیاسیان هەیە تا چەند گرفت بۆ کاری داهاتووی ئەم دادگایە دروست دەکات و تا چەند دەسەڵاتەکان لەمە و دوا دەتوانن بە بڕیارەکانی ئەم دادگایەوە پابند بن و ئایا ئەم گورزەی کە لە دادگای فیدراالی دەوەشێنرێت تا چەند یاساییە و تا چەند سیاسیە. ئەگەر باسێکی مێژووی دادگاکە و دەسەڵاتەکانیشمان بۆ بکەیت لەگەڵ وەڵامی پرسیارەکە. سوپاس دەکەم. ئەم دادگای لە دوای داگیرکردنی عێراق لەلایەن ئەمریکاوە لە ساڵی 2005 ئەم دادگایە تەشکیل بوو. ئەم دادگایە تەشکیل بوو لە ساڵی 2021 قانونەکەیان گۆڕی و 2022 نیزام داخلێکی تازەیان بۆ دانا. ئەوەی سەرچاوی ئەم قانونەیە مادەکانی 52 93 و 94 دەستوری دایمی عێراقی 2005. مادەی 52 باز لەوە ئەکا کە هەڵبژاردننی ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق پەرلەمانی عێراق 52 لە دوو بڕگە پێگاتەوە. بڕگەی یەکەم اعتراضگرتن لە صحەتی ئەندامێتی کە ئایا ئەو کەسە حەقی ئەوەی هەیە بێ بە ئەندامی پەرلەمانیان نییە و بڕگەی دووەکەی ئەو کەسی کە زرەرمەند بووە بۆی هەیە ئەعتراضگرێ لەو ئەندامبوونە لە دادگای باڵای ئیتیحادی لەم دادگایە. مادەی 93 دەستوریش بە هەمان شێوە باسی ئەم دادگایە لە مادەی 93 اختصاسەکانی دیاری کراوە کە ئەو منازعاتانی دروستە بێ لە بینی حکوومەتی ئەقالیم و حکوومەتی ئیتیحادیە ئەو قەرار و قانون و تعلیمات و نیزام داخلیانەی لەلایەن حکوومەتی ئیتیحادیەوە دەرەچێ کێ بۆی هەیە تاعنی لێبا ئەو نیزاعاتانەی لە بینی محافەزات و یان قەرارێکی دەوڵەتی عێراقی کە بەلەدیات و محافزەکان بەدڵیان نییە بە هەمان شێوە لە ئاخر بڕگەیەتی یاما قبل الأخیری مادەی 93 ئەڵێ تەصدیقکردنی نەتایجی انتخاباتی پەرلەمانی عێراقی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی دەسەڵاتەکانی دادگای بەڵێ یعنی ئەگەر ئەم دادگایە نەبێ ناکرێ هەڵبژاردن لە عێراقا بکرێ لەبەرەوەی وەکوتم لە مادەی 52 لە صحەتی ئەندامێتیە کۆڵێتەوە لە مادەی 93 تەصدیقی نەتایجی انتخاباتەکە کە کۆمیسیۆن بوێنێرێ کۆمیسیۆن دەتوانین بڵێن ئێستا دەسەڵاتی دادوەری عێراق لە قەیرانێکی قوڵدایە لە غیابی ئەم دادگایەدا دادگاکە وەک هەڵۆشانەوە و نەمان
نییە بابەتەکە نەخێر ئەم دەست لە کارکێشانەوەیە چ گرفتێک بۆ کارەکانی داهاتووی دادگای طبعا ئەو داوایانی خەڵک تۆماریەکە لەوێ داوات لێ وەرەگیری بەڵام کەڵەکە بێ و هەروەها بێتەوە نظامی تەشریعی عێراق پەشێکەوە بەو شێوەیە بێ هەڵبژاردن ناکرێ و هەروەها گرفتە سیاسەکان وەکو خۆی مێنێتەوە ئایا گرفتی موچێ ئایا گرفتی سیاسی لە بینی لایەنەکانی بەغایە داوای ئەندام پەرلەمانەیان لە بینی هەرێم و بەغایە بەڵێ واتە دەتوانین بڵین قەیرانەکە قوڵە و چارەسەرکردنیشی جارێ دیار نییە پێش ئەوەی پرسیاری داهاتوومت لێ بکەم دەچمە لای دکتۆر دژوار دکتۆر دووبارە بە خێراتی پرسیارەکەم بۆ چۆ ئەوەیە ئەم قەیرانەی ئێستا لە دەسەڵاتی دادوەری عێراق دروست بووە تا چەند بنەمایەکی دەستوری و یاسایی هەیە ناکۆکیەکانی نێوان فایق زەیدان و دکتۆر جاسم محەممەد عەبود تا چەند گرفتی یاسایی و دەستورین سپاس بۆ بێ دەرفەتێ هەلبەت عێراق پشتی ساڵ 2005 حتا وی سەردەمێ نوکە و ئەفقەیرانێت نوکە پەیدا بوویش ئەگەرێ موچە و دادگەها فیدرالی جیابیە بەشێک تێدا بوچوونا من سیستەمی فیدرالی لە هەرێما کوردستانê پشێوازێکی gelek baş سەردەی گەتیتەکردێ بەسیۆش من و عێراقی حتا نوکە نەشیایە ئیستیعاب کەتن ئەوی سیستەمی هەنێ هەڵمەژینێتن و بشتن پشێوازێکی وەسا ku دقەین ji ڕێسای دستوری بەرقەرار بکەتن بابەت گێدایە عقلیەتا حکومڕانیە عێراقی یعنی تو سەحکێ بەهرابترش تکستن دستوری عێراقی یەتماینە هەڵاوستی و نهاتنە جێبەجێکردن ئەvێت هاتنە جێبەجێکردن jî عێراق عقلیەتا خویا مرکزی یا شوفینی هەولت دەتن ku ئەو مافên دەستی هەرێما کوردستانê ketîn her rêkek ku hebitin ji desta derê bixetin û bêmav biketin û careka dî sîstemê şûfînî yê merkezî li ser herêma Kurdistanê bisapînitin vica pirêkên ew hizr dikin pirêkên yasayî ne lê ev qeyrana peyda bûyî û dadgeha îtihadî jî biye layenek têda bûçûna min babetekê siyasî ye û destwerdan ya siyasî ya dadiyekirinê ji pê xemet لاوازکردنا قوارê herêma Kurdistanê pirêka birîna nanê yan jî ratibê moçên hewlatiya ev pêngaveke bûçûna min tête havêtin û wekû alav û amras dadgeha îtihadiya bilind ya دکتۆر دژوار پێش ئەوەی بچینە سەر کێشەکانی پەیوەستبارین هەرێما کوردستان پێش ئەوەی بچینە سەر بابەتی دادگای فیدرالی و بڕیارەکانی لەسەر هەرێمی کوردستان دەمەوێت بزانم دادگای فیدرالی بەراورد بە دادگای تێڵچوونەوەی فیدرالی کە فایق زەیدان سەرۆکایەتی دەکات و ئەوکات سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەریشە ئەم ململانی نێوان ئەم دوو دادگایە بە تایبەت لەسەر بابەتی دەواازەی خۆر عەبدوڵڵا لە نێوان کوێیت و عێراق و بابەتی یاسای خانەنشینی 2014 و هەروەها سەبارەت بە یاسای خانەنشینی وەک ئاماژەم پێدا ئەم گرفتانەی کە هەن لە نێوان ئەم دوو دادگایەدا لە ڕووە دەستوری یاسایەکەەوە کامیان مافیان پێەیە کامیان خاوەن حەقن لە ململانە سیاسەکەی گەڕێن وەک پسپۆرێکی گشتی یاسایی ئەم دوو دادگایە لەم دۆسیانەدا کە ئێستا خاڵی ناکۆکیانە کامیان لایەنە ڕاست و دەستوریەکەن ئەگەر بێن ساکەنە دستوری عێراقی مادە نۆتۆیەکت بێشتن دادگا ئیتیحادی یا مستەقل لەسەر بەخۆیە هیچ کەسێکی دەسەڵاتە سەرنینە و دیڤیا شولێ خوب کەتن بسەر بەخۆ دەستێ وەردانا وەکت بێژن مجلس القضاء الأعلى یان محکەمە تەمیزی یان جی ئیستێنافێ بابەتێکی هۆشمە بابەتێکی سیاسیە ناچی بتن یان جی هیچ تکستێت یاسایی ڕێسای یاسایی دەسەڵاتی نادەتە هیچ لایەنێکی کو خوب ساپێنیتە لەسەر محکەمە ئیتیحادی و هەوڵ بدت کارتێکردن لێل ڕۆلێوێ یان جی کارێوێ ئەرکێوێ بکەتن یاشمن و ev destê werdanehane çî rêk û rêbazên yasayînînin ku bihêtekirine nebes dibêjin ev lanet cenabeta amaje pêkirin hîç layenekê hîç desthilatekê maf nîne destê werdanê kar û çalakiyên vê dadgahanê ki dabişitin şûlê xwe yan jî karê xwe serbexwe encam bidin cidîr ji her givaştinekê çi ya siyasî bitin yan jî dervey siyasetê bit wate ya min ez bêjim
بابت یاساینی نه بلکه بابت کی سیاسیه و وقت بجن هولا چاره سرکرنا یعنی جی ام نبجن چاره سرکرن چیرترنا قیرانا سیاسی پرکا اوه دادگاه هنه یعنی کاری تتکرنه و اویج بکتا آلا و آمراز و سربخی اویج دزدر بخد اشپی خمد کو قوار هرمه جرا کوی دربا کادی لبدن و لاواز بکن زۆر باشە دەگەڕێمە وڵای کاگورهان کاکبورهان تۆ باسی دەسەڵاتەکانی دادگای فیدراالیت کرد کە بە پێی دەستورم دەسەڵاتی پێدراوە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا چەند جارێک کارتێکراو بووە بە بڕیارەکانی ئەم دادگایە لە بابەتی موچە لە بابەتی ڕێفراندۆم چەندین بابەتی دیکە ئێستا کاتێک لە ناوخۆی عێراقدا دوو دادگای عێراقی لە دەسەڵاتی دادوەریدا بەگژێکدا دەچنەوە تا ئاستی دەست لە کارکێشانەوەی ئەندامان و داوای خانەنشینبوونی سەرۆکی دادگای فیدراالی دەڕوات ئەم دادگای فیدراالیە کە بڕیارەکانی بات و ملزەمن تا چەند لە داهاتوودا دەتوانێت کاری خۆی بکە دەتوانێت بڕیارەکانی خۆی بسەپێنێت ئایا ئەمە دەرگا بۆ لاوازبوونی دادگای فیدراالی ناکاتەوە ئەمە لێدانێک نییە لەو پێگەی کە چەند ساڵە بانگەشی بۆ دەکرێت کە دادگای فیدراالی ئەم دەسەڵاتی هەیە و هەموو دەسەڵاتەکانی دیکە لە ژێر ڕکێفیدان سوپاس یەکەم جارێم دادگای هەر لە سەرتاوە بە سەربەخۆیی نەهاتووە واتە بڕگەی سەربەخۆیی بوونی تەنها بانگەش هەمووی بۆ شەرحەکەم بۆ پێشەوە تعقیب لەسەر قسەکانی ئەو هاوڕێ و زەمی لە بەڕێزم ئەڵێ بە بۆچوونی من تەدەخولی سیاسی تا ئێستا هیچ تەسریحی لەلایەنی هیچ ئەندامێکی دەست لە کار کێشاوە من بەرچاوم نەکەوتووە نازام هەیەیانە بەس بەرچاوم نەکەوتووە بڵێ سەبەب چییە بەڵام لە یەکێ لە وەسایلی ئەعلامی عێراقیا بڵاو بووە کە لەسەر مۆزوعی خۆر عەبدوڵڵایە کە نیزاعی بینی شوێت و عێراقە لەبەرەو کەس نازانێت پەیوەندی بە موچەوە هەیە موچەی هەرێمەوە هەیە تەدەخولاتی سیاسی پەیوەندی بە دۆخی موچەشەوە من بڕوا ناکەم پەیوەندی بە دۆخی موچی هەرێمی کوردستانەوە هەبێت بڕوا ناکەم پەیوەندی بە ئەبێت لە خۆیان دژوار زۆر بە ڕوونی گوتی بابەتەکە بابەتێکی سیاسیە با بۆ چوونی تۆ سیاسیە یا دەستوریە و سیاسیشی لەگەڵدا من قەناعەتم وایە ڕەنگە پەیوەندی بە تەنازوعی اختصاصەوە هەبێ ئایا ئەم تەنازوعی اختصاصە لە نێوان فایق زێدان و لە نێوان ئەوانە تەدەخولی سیاسی بە دوایە هاتووەیان نەهاتووە ئەوە نازانم جۆرە لە ڕەنگە لە بێتاقەتی و زەخت لە سەریان بوو بێوان کردو بەڵام هەرچی بڵێ نیێمە لەبەرۆی خاوەن مۆزوع خۆی قسەیەکی نەکردو خۆی تەسریحێکی نییە ئەوەی دەگوترێت بابەتی خۆر عەبدوڵڵا بابەتی یاسای خانەنشینی من پرسیارەکەم لە دەسەڵاتەکانی دادگای فیدراالیەوە دەکەم دادگای فیدراالی ڕوونە دەسەڵاتەکانی بڕیارەکانی یارمەتیم بیتە لەسەر ئەوە دەربارەی کێشەی بینی فایق زێدان ڕئیسی سوڵتەی قەزای عێراقی و لەگەڵ سەرۆک ئەندامانی دادگای باڵای ئیتیحادیە ئەم کێشەیە کۆنە لە 2013 هەیە پەیوەندی بە تەنازوعی اختصاسیانەوە هەیە بەڵام ئەوەی ڕاستی بێت تۆ هەر سەیری کە بەپێی قانونی 25 ساڵی 2021 کە قانونی محکمەی ئیتیحادیە عولیای تازەیە تعدیلی قانونی 2005 کردووە بزانە ئەم ئەعزایانەی محکمەی ئیتیحادیە عولیا چۆن دانێ ئەوەی ئەعزای محکمەی ئیتیحادیە عولیا هەش حاکمەکە دانێ ڕئیسی سوڵتەی قەزاییە کە فایق زێدانە ڕئیسی محکمەی ئیتیحادیە عولیایە ڕئیسی ئیشرافی قەزایی عێراقە ڕئیسی ئیشرافی قەزاییە ڕئیسی جیهازی دیعای عامی عێراقیە ئەم چوارە تەرشیحێکن کە تەرشیحیان کرد ئەینێرن بۆ ڕئیسی جمهوری فەرمان مەرسومی پێدەرەکە باشە ئەمە لە ئەساسەوە خۆیان ئەمانەدانن ئێستا لە محافەزەی سلێمانی و لە زۆنی زەردی پارتی خۆتە زانی سلکی قەزایی بەدەست یەکێتی پارتیەوەیە ئەم لا دوو ئیستئینافەکە بەدەست یەکێتیەوەی ئەو لا دوو ئیستئینافی هەولێر و دۆک بەدەست پارتیەوەیە ئەوەی خۆیان بیانێت تەرشیحەکەن ئەو کەسانی خۆیان مەبەستیانە و دڵنیان لێ ئەوە تەرشیحەکەن ڕاستە مەرجی داناوە دەتێت بڵێ تەکنۆکراتیەک لە دیاریکردنی ئەندامانی دادگای فیدراالی هیچ لە عێراقا سەربەخۆ قانونی نییە لە سایاسە شتێکی نیسبیە لێرە دەرەجەیەکە لەوێ دەرەجەیەکە تەدەخول لە قەزا لێرە دەرەجەیەکە بە پێی نیسبێ ئێستا هەر دەمی حاکمەکانی خۆیان کەرەوە چەند ساڵی پێشتر ڕاپرسی کرابوو لە نێوان خۆیانە خۆیان بە سەربەخۆ نازانن ئەو ڕاپرسی ڕێکخراوی لەناو حاکمەکانە کردبێتی لەبەرەوە ئەمانە ئەو کێشانی دواتر لە تەطبیقی قەوانی نادروستە بێ
ئایا اختصاصەکە محکمەی تەمیزی ئیتیحادیە کە فایق زێدان نەیبا بڕێەوە یا محکمەی اتحادی علیا کە حاکم جاسم محەممەد عەبوو دەیبا بڕێەوە نیزاع لەسەر ئەمانە دروست بووە بەڵام نظامی داخلیەکەی کە دانراوە بۆ محکمەی اتحادی علیا زۆر بە تەفسیل سەلاحیەتەکانی نووسیوە کەسیش وەختی خۆی اعترازی لێ نەگرتووە بگرە خاتری هەرێمی کوردستانی گیراوە هەر لە قانونی 2021ەکە تا نظام داخلەکەی 2022 چۆنی لەوە خاتری ژیراوە لە بڕگەی 1 باز لەوەکە هەموو ئەو قوانین و ئەنزیمە و تعلیمات و نظام و ئەمانەی لە حکوومەتی ئیتیحادیەوە دەرەچێ بۆ زەول شەئن هەیە بۆ ئەوانەی پەیوەندیدارن بۆ مۆزوع یا زەرەرمەنن یا مەسلحەتێکیانێ اعترازی لێگرن ئەڵێ ئەوانەی لە ئیتیحادیەوە دەرەچن بە قانون و نظام و تعلیمات و چی و چی ئەمانە باسی حکوومەتی هەرێمی نەکردووە کە من دڵنیامەوە بە زەختی حکوومەتی هەرێم کراوە بەڵام لە نظام داخلیەکە هاتوون یەک دوو بڕگیان لە کۆتایەکە بۆ زیاد کردووە هەموو زەول شەئنێک و هەموو متەزەڕیرێک و مەسلحەیەکی هەبێ و شتەکە ڕوویابی و ئەمانە جیان کردوێتەوە بە نەوعێکی تر ئەم قانونە سەلاحیەتی ئەم محکمەی داناوە نظام داخلیەکە دایناوە بەپێی ئەوە ڕوە هەج خەرقێک لە هەج مادەیەک فەقەرێکی دەستورە هەبێ بۆ دێ بچی سکاڵا بەرزکەیتەوە ئەمە هیچ وازەحە کە ئەمە فەرقی هەیە لەگەڵ سەلاحیەتەکانی سوڵتەی قەزایی عێراقی عادی لەبەر ئەوە ئەمانە خۆیان دایانناوە هەیئەتی عولیا سوڵتەی قەزایی عێراقی مەجلیسی تەمیزی ئیتیحادی نییە فایق زێدان نییە سوڵتەی ئیتیحادی یەکەم و قەزایی کە قەرارەکانی بات و مولزەمە بۆ کەزنی اعترازی لێ بگرێ ئەوە محکمەی اتحادی عولیایە محکمەی دەستوری عێراق زۆر باشە بەڵام لە ماوەی ڕابردوودا چەند بڕیارێکان دادگای فیدراڵی داونی بەڵام فایق زیدان وەک سەرۆکی دادگای تێڵچوونەوە ڕخنەی لێ نەک ڕخنەی لێگرتوون هەندێکیانی ڕاگرتووە بۆ نمونە یاسای لێبوردنی گشتی دادگای فیدراڵی دەڵێت دەبێت ڕابگیرێت نابێ یاسای لێبوردنی گشتی جێبەجێ بکرێت لەم کاتەدا بەڵام فایق زیدان دەسەڵاتەکەی بەکارێناوە و دەڵێ نەخێر دەبێت جێبەجێ بکرێ ئەمە دوو بڕیاری دژبەیەکن پرسیاری من ئەوە یارمەتی زۆر ئەوە خەلەل لە محکمەی اتحادی علیا نییە محکمەی اتحادی علیا بەپێی مادەی 94 قەرارەکانی بات و مولزەمە و باتەوە مولزەمە للسڵوتاتی کافە ئەوەی خەرقی قانونەکەی کردووە ئەوە سوڵتەی قەزایی عێراق و فایق زێدانە ئەگەر نابێتە سەر حەق محکمەی اتحادی علیا قەراریە قەرارەکەی ڕاست بێ هەڵە بێ عدول بێ ینی پەشیمان بوونەوە بێ لە قەرارێکی پێشووی لە مەبدەئێکی پێشووی بات و مولزەمە بۆ کەس نییە مناقەشەشی بکە چ جای جێبەجێ نەکات زۆر باشە زەعیفی دەوڵەتی عێراقیە سوڵتەیەکی قەزایی تر بڵێ من قەراراتی محکمەی دەستوری محکمەی اتحادی علیا زۆر باشە دەگەڕێمە وڵات دکتۆر دژوار کاک بورهان ئاماژەی بەوە جات دادگای فیدراڵی هەر بڕیارێک دەربکات هەڵە بێت ڕاست بێت لەسەر هەر بنەمایەک ئەم بڕیارە درابێت دادگاکانی دیکە و دەسەڵاتەکانی دیکەی عێراق ناتوانن ڕای بگرن و ڕەتی بکەنەوە لە تۆ دەپرسم ئەم دەسەڵاتە کێ بە دادگای فیدراڵی داوە کێ ئەم دەسەڵاتەی پێبەخشیوە و ڕێگریکردن لە بڕیارەکانی دادگای فیدراڵی و ڕاگررتنیان چی دەسەڵاتێکە واتە ئەم دوو دەسەڵاتە چین کە دژی یەک وەستاون دەسەڵاتێکیان دەڵێت تۆ بڕیارەکانت بات و ملزەمە دەسەڵاتێکی دیکە دەڵێ نەخێر بە گوێرەی خوێندنەوەی ئێمە بۆ دەستور و یاسا ئەم بڕیارەی تۆ ڕادەگیرێ ئەم دوو دەسەڵاتە کێن چوون بە گژی یەکدا بەری ئەس بەرسەوە بەسیارە جەنابێت تەبدەم مدوێت ئەس جەرەکەی دووپات کەم و ئەو بابەتە بابەتێکی سیاسیە ئەگەرنە و گرێدای یەجب موچاوە دبتن قضیە یانجی کەیسا خۆر عەبدڵڵا دەنگێمت هێت دەنگت دێت فەرموو مدوێت جەرەکەی دووپات کەم یعنی بەری بەرسەوە بەسیارە جەنابێت تەبدەم کابریۆرێت بێت باتن یان باتنین بابەت بوچونا من سیاسیە یعنی و تایبەتیژی گرێدایە بقیتێ هەرێما کوردستانê موچê fermanberê herêma Kurdistanê ve bûçî yani endamê vê dadgahanê muafeqa ya jî hatiye wergirtinê bû derkirina emir welayî derbarê xerickirina موچێت fermanberê herêma Kurdistanê bûçî ev xwe kêşandina henê ya endamê vê dadgehê li wê êvarê bin ew êvaya pirî nexware biryarê li ser bidin bûçî
پشتی هاتیا داخواستکردنش سروک دادگاه اتحادی عراقی کو او به بریار در بکتن چکی موافقه مسبقا ورگتن ربی طلب استقاله کرد اگر بابت گردای نبتن بابت موچیوه بوچی یعنی هکر نه سیاسی بتن هکر نه تدخل سیاسی بتن بوچی ده اتوه ایواره دا چند همی چه بتن کو هات بیا دست نشان کردن او روجا او دمکو بریار بدن سر واتە بەگوتەی تۆ شارەی کە کراوە لەسەر دادگای فیدراڵی و ئەندامەکانی بۆ ئەوە بووە کە هیچ بڕیارێک لە بەرژەوەندی موچەخۆرانی هەرێمی کوردستان نەدات هەلبەت شاری ئەویان لەسەر بووە هەلبەت بابەت بله بابەت نەبەس موچە هەرێمە کوردستانیا بابەت لاوازکردنا قواری هەرێمە کوردستانیا بابەت ئەوە کو هەوڵاتیان هەرێمە کوردستانێ الهەمبەر من بلغت خوگوتن یعنی بود الوی ایوارا نشتنا دادگاه ابچنه دی چه بتن بوچی بری هنگه من قضیه خور عبدالله یا کیف نه یا حدودی بوچی همیا یعنی او دمه دو یعنی او دمه کو بریار بندانه کو امرک ولایی در بچد بوچی توی دمی داوی بوچی بری هنگه ابچنده ها نهاتیه کرنه اگر نه سیاسی بتن دویا بری هنگه و یا پشتی هنگه و بلا امر یه ولایی در چو بابو خرج کردن موچه فرمان برای تحریم کوردستان پاشی بابت هات با ایثاره کردن یا هات با آزراندن و خو وکیشانده بان و سبارت بسیار جناب تجی دستور ما یعنی بلندترین یاسا العراقی و هرم کردستان دستور اتحادیه سال 2005 جناب ما مستایجی آماجا پیکر کو ماده نوتو 4 دستور عراقت بشتن بريارة باطن يعني يا واضحة مادة هوجيت التفسيرات وشلوفات وتأويلاتانينا هكرت بس حكي مادة سوشجي اش بيروي نافخوية دادگاه جارا كادي اود بيشتن بريارة باطن يعني قابل من نقاشينين يعني تشي بيجي اف بابتين اف دادگاهانيته داد هيبت من بريارة اكلاكرن وناچه بتن چی دستالات دی نبتنه مجلس القضاء الاعلى یا اتحادی بلکه حتی پارلمان حتی وقت بجن حکومت نشد تدخل بریارت داوود هکر جنابته و یه مهوانی جی کو آگادار بن وقت بجن اودیک هبو اقتراحک هبو پیشنیارک هبو کو همیر نخار الگر رئیس پارلمانی و یه حکومت و رئیس جمهوریه و الگل رئیس محکمه اتحادی کو اوان کشید نابرا مجلس القضاء الاعلى ومحكمه التمييز والقال محكمه اتحاديه بين شهر سركني قلتي افاد الدستوريات بتن سربخوبونا ابد دادگاه يعني دادگاه اتحادي يا عراقي يا بلند جهه دستوردانينا هیچ رنگکی ناچه بتن هیچ لاینک هیچ دستالاتک تدخلات در حتى تنازعيش كتن اختصاص چه اساسي دي تنازعي كتن محكمه اتحادي بريات باطن ويا سربخويه ولا ساكا دستوري ولا ساكا بيروي نافخوي ولا ساكا يا سال 2005 يعني همي دباتت كن يعني مجال تفسير شلو فكرنا يعني التأويلات دانينا يعني از تصورناكم بابا تنازع السر چه اساس ديتا كرني مش باستن السر چه تنازع هيتا كرني يعني استناج هم بحث تنازع تذكر استناج واتد الصلاة كان هندرون كعمل ملاني انا قبول ناكن الصلاة دادگاه فيدرالي دستور باسی کردو هیچ رنگه هر تایبەتمەندیە که هبتن هر تایبەتمەندیە که هاتی دست نشان کردن پین دستوری و الپی یاسا و پیروی نافخویی قابل نقاش نینن واضحن يعني سر چه اساس مجلس القضاء الاعلى ده بجتن از النزاع القد تكن سر اختصاص واتجول باساوي سياسي هیچ باساوي دي که براگتنی بریارەکانی دادگای فیدرالی نیە نينا فيش رنجك لينا يعني همي دادگاه اتحادي وصلن الدولة الفيدرالية بس يعني لازم وصل بده بشد كاري خود كتن اگر ولایت سرهبت نیاجی هندک بشن فشار سر بکن نیاجی بریارت لا بده نیاجی شلوویت ندرس بدن وان تکستید گردای دستالات و واتما هبیناویش نابر زور باشه دکتور دجوار تکستین گردای دگرم اولای کاک برهان باسی لەوە کرد ئەم الملانە 100% سیاسیە و ئەوەشی کە ئێستا خەڵکی کوردستان بە تایبەت موچەخۆران چاوەڕێ ئەوە بوون دادگای فیدرالی بە بڕیارێک وەزارەتی دارایی پابند بکە بە بەردەوامی خەرجکردنی موچە پرسیاری منیش ئەوەیە بۆچی لەم تەوقیتەدا ئەندامانی دادگای فیدرالی دەست لە کار دەکێشنەوە سەرۆکەکەی داوای خانەنشین بوون دەکات لە کاتێکدا
بابەتی لێبوردنی گشتی، بابەتی خۆر عەبدوڵڵا، بابەتی یاسای خانوشینی 2014 ئەمانە بابەتی کۆنترن. لەم تەوقیتەدا کە موچەخۆران چاوەڕێی جۆرێک لە مژدە بوون لەلایەن دادگای فیدراالیەوە کە دیسان نردنی پارە دەست پێ بکاتەوە. بۆ لەم کاتەدا ئەمە ڕوودەدات بەسەر دادگای فیدراالیدا. دادگای فیدراالی ئیتیحادی عولیای عێراقی زۆر لەوە گەورەترە بە مەوزوعی موچە و ویبەستیتەوە. ڕاستە چێتە زمن اختصاصاتیەوە. من قەت تەسەوڕەکەم ئەمە تەنازوعی اختصاصاتی نێوانی خۆیانە و بە بن بەزگریشتنی کێشەکانی خۆیانە لەگەڵ سوڵتەی قەزایی عێراقیە. دوای ئەوە من حورمەتم بۆ زەمیلم هەیە دکتۆر، تا ئێستا هیچ تەسریحی لە خۆیانەوە دەرنەچووە سەبەبەکە چییە. لەبەرەوە من هەرچی بڵێم وەکو فاڵ گرتنەوە و ڕمڵیانەوەی خوێندنەوەی تۆ بۆ ئەوە وتت تەنها نزاعی سیاسیە، بەڵام نزاعی قەزاییە ڕەنگە جانبی سیاسی شێ، بەڵام بە دەرەجەیەک نزاعی قەزایی. بەڵام بۆ لەم تەوقیتەدا ئەم تەوقیتە باشتر لە خۆیان بپرسێ بۆ ئەم تەوقیتە، بەڵام ئەم تەوقیتە سیستەمی سیاسی عێراق تووشی سەدمەکە، تووشی وەستان و دۆخێکی ناهەموار و دژواریەکات لەم کاتاکە ئەمە ڕوویاوە. لەبەرەوەی مادەی 52 دەستور کاری پێ ناکرێت، مادەی 23 نظام داخلی خۆی کاری پێ ناکرێت. وە گوتم چۆن انتخاباتی پەرلەمانی عێراقەکەی ئەگەر تۆ بە پێی مادەی 52 تەعەن لە صحەتی ئەندامەتی پەرلەمانە چێتەوە لە ئەم محکەمەیە کە ئەم محکەمەیە وجودی نەبێت، تەصدیقی نەتایجی انتخابات بە پێی مادەی 93 دەستور، بە پێی مادەی 23 نظامی داخلی خۆیان ئەڵێ 6 مانگ پێش ئەنجامدانی نظام داخلی محکمەی اتحادیە عولیا 6 مانگ پێش ئەنجامدانی هەموو هەڵبژاردنێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق پەرلەمانی عێراقی بۆ ئەطراف و زەوی المەسلحە هەیە سکاڵا بکەن لەسەر قانونی انتخاباتەکە، یا لەسەر فەقەرەیەکی، لەسەر مادەیەکی، لەسەر بابەتێکی. بۆ نمونە من بەیانیەچم 6 مانگی ماوە بۆ انتخابات، لە پێش 6 مانگەوە کە انتخابات ئەنجام دێ ئەڵێ من ئەم نەسەی قانونی انتخاباتم پێ دەستوری نییە، ناکرێت انتخابات کرێتە ئەو مۆزوع یەکلایی نەکرێتەوە، کێش یەکلای یەکاتەوە، کێش یەکلایگە محکەمەی اتحادی عولیا. بەڵام ئەمە خۆ نهایەتی دنیا نییە، کابرا دەست لە کارکێشانەوەی تەقدیم کردووە، هێشتا قبوڵیش نەکراوە بۆ زانیاری بینەرانیشتمەوە بڵێم دەست لە کارکێشانەوەی تەقدیم کردووە، کێ ئەڵێ قبوڵ ئەکرێ، کێ ئەڵێ قبوڵ ئەکرێ، شێ ئەڵێگە قبوڵش کرێ لە مودەتێکی زەمەنی کەمە ڕئیسی سوڵتەی قەزایی و ڕئیسی شرافی قەزایی و ڕئیسی جیهازی دیای عام کۆنابنەوە تەرشیحی ئەندامانی تازەکەن بۆ محکەمەی اتحادیە عولیا و لەلایەن ڕیاسەتی جمهوری و مەرسومیان بۆ دەربچێ. خۆ ئەمەش نهایەتی دنیا نییە، بەڵام ئەمە تەنها وەختە و چاوەڕێکردنە بزانین ئەمە بە شوێگە و ئایا ئەم مۆزوعە هیچ ڕبتی بە پەخستنی پرۆسی سیاسی نییە لە عێراق لەم کاتە پەخستنی انتخابات لەم کاتە ئیستیقالیان ناوە، ئەویش بەوە ئەسەلمێ بەوە ئەسەلمێ یا ئیستیقالیان قبوڵ نەکرێ تا انتخابات تەواو بێ، یان ئەوەتانێ بە زووی ئەو لایەنانەی وەگوتم سوڵتەی قەزایی عێراقی و ڕیاسی دیای عام و ڕیاسی ڕئیسی جیهازی شرافی قەزایی عێراقی کۆ بنەوە تەرشیحی ئەندامی تازە بکەن بۆ ئەو دادگایە مەرسومی جمهوری پێدەرچێت. زۆر باشە. دادگای فیدراالی لەبارەی موچەی موچەخۆرانەوە بابەتی تەوتین بابەتی نردنی لە ساڵی ڕابردووە بڕیاری دەرکردووە، تاوەکو ئێستاش بڕیارەکان وە خۆی جێبەجێ نەکراون. ئەمە هەرێمی کوردستانە پابند نییە، لە ناوخۆی عێراقیشدا چەند بڕیارێکی ڕاگیراون. دادگای فیدراالی چۆن دەتوانێت ئەم پێگە و سەنگە بۆ خۆی بگێڕێتەوە ئەگەر بگوترێت ئێستا لە دەستی داوە؟ جەنابەت ئاماژت بەوەدا ئەم ئەندامانەکە دەستیان لە کار کێشاوەتەوە ڕەنگە هەوڵێک بێت بۆ پەخستنی پرۆسی سیاسی عێراق. گەر ئەندامانی ئەم دادگایە و سەرۆکەکەی هێندە لە ژێر فشاری سیاسی و کاریگەری لایەنە سیاسیەکاندا بن، چۆن بڕیارەکانی ئەم دادگایە دەتوانرێت وەک بڕیارێکی سربەخۆ لێ بڕوابنرێت؟ من حەزەکەم یەکشت پێ بڵێم، سیستەمی سیاسی عێراق بم شێوەی ئێستا بە نظامی پەرلەمانی ناچێ بەڕێ، حکوومەتی هەرێم حساب بۆ بەغانەکە، میلیشیاکانی حەشدی شعبی حساب بۆ حکوومەتی خۆیان نەکەن خۆیان دووروستیان کردووە، کارگاتەوەی پار و پێرار هێز بەرامبەر یەکتری کۆکەنەوە، سوڵتەی قەزایی حساب بۆ قەراراتی محکەمەی اتحادی عولیانەکە کەسیش محاسبەی نەکەن. سیستەمی سیاسی عێراق پێویستی بۆی بکرێ بە نەک سەلاحیاتی هەرێمەکان فراوان کرێ، پێویستی بەوە هەیە
نیزامێکی ڕێاسی جێ بگرێتەوە لە عێراق فیدراالی بێ بەڵام نیزامێکی ڕێاسی وەک فەڕەنسا وەک ئەمریکا جێگرێتەوە لەبەرەوەی یەکێک هەبێ بێمنەت بێ بە هەڵبژاردن هات بێ بێمنەت بێ مداراتی دڵی تۆ نەکا بۆی تەکەتو لە پەرلەمانێکی کەمکا لە پەرلەمانە بە هەڵبژاردن هاتووە خۆی تەعینی وزەراکە پێویستی بەدڵی نەبوو لایە بە نەک لە بەردڵی ئەم کتلێلی بکشێتەوە و ئیمزای لەسەر کۆکاتەوە سەحبی سیقل لە حکوومەتەکەی کردنمانە نیزامی سیاسی عێراق ئەبێ بکرێتە نیزامێکی ڕێاسی بۆی بەباشی بچێ بڕێەوە و ئەبێ چەک لە دەستی هەموو ئەو حیزبانە بسەندرێت هێزی ئەمنی و ئەسکەریان هەیە لە عێراقا بە هەنێ فەسایلی حەشری شعبیەوە بە یەکێتی پارتیەوە بۆ ئێمە بڵێن گلەی بکەین وڵا ئەوە عێراق حساب بۆ قەرارەکانی محکەمەی اتحادیە عولیا ناکە لێرە حساب بۆ قەراراتی محکەمە زۆر دەکرێت قەرارات دەرەچێ ئایا دژی سوڵتەی سیاسی لە هەرێمی کوردستانە بۆ نمونە قەراری دەرکردنی و کۆمپانیایی کاتبی کاکە دادنووسی راوتێ کاتبی عەدل چەند ساڵە دەرکراوە اقتصابی دەرەجێ قەتعیشی کردو و قەرارە دەرکراوە ئەو کۆمپانیای لەوێ نەمێنێ بڕۆ لە بەرەوەی سەر بۆ دوو حیزبێ ئێستا دەوامی خۆیەکە ئێمە بۆ لۆمەی بەغاکی لێرەش قەراراتی محکەمە خەرخی خۆیانە هی خۆیانە بە ئەساس و هەم ڕێز لە قەراراتی محکەمەش ناگرن ئەمە وەزی عێراقە وەزی عێراق بۆەوە چاگە بێ بە زروشی عێراق ئەم سیستەمی ئێستا هەیە بۆهۆی ئەوەی هاوسەی ئێرانە تەسیراتی ئێرانی لەسرە لەسەر قەراراتی سیاسی و تەشریعی ڕۆژ بە ڕۆژ ئێستا تەسیراتی ئێرانی کەمە بێتەوە و هەر شتێ لە تاران ڕووبە نەک غیرە مباشر هەر مباشر تەسیراتی لەسەر بەغا هەیە و دوور نییە سیستەمی سیاسی عێراقیش بگۆڕێ و لە دیێگا دووچێخا کۆ نەبێتەوە لە وڵاتێکا چۆن سەمیلی شاکۆ بێتەوە 16 بەس فەسایلی حەشری شعبی هەیە بە زۆرە هێزەکان یەکێتی و پارتیش حسابکە ئەمە پاراستن و ئەمە زانیاری و ئەمە دژەتیرۆر بۆی لە بابەتە یاسایەکە دوور نەکەوینەوە دەچمەوە لای دکتۆر دژوار دکتۆر لە ڕابردوودا هەر گرفتێگە بووە دەگەڕێنرایەوە بۆ دادگای فیدراالی لە کێشەی گەورە تا بچووک دەگەڕێنرایەوە بۆ ئەم دادگایە ئێستا کە دادگای فیدراالی خۆی لە قەیراندایە و خۆی گرفتیەیە کێشەکانی چۆن چارەسەر دەکرێن ئەندامانی دادگای فیدراالی کە دەستیان لە کار کێشاوەتەوە و سەرۆکەکەی کە داوای خانەنشینبوونی کردووە بە چ مەرجێک دەگەڕێنەوە ئەم دادگایە چۆن چالاک دەبێتەوە چۆن پێگە و سەنگی ڕابردووی بۆ دەگەڕێتەوە ئەگەر ئێستا لە دەستی دابێت من دەستپێکێکی بوو جەنابەتە دیار کرد و عێراق استیعابە یانجی ئەوی سیستەمیانی ناهەڵمەژینەتن یعنی دەستپێکێ ئەگەر تو بێ سەحکیە تکستێن یاسا دستوری بەهرە پترش وێ یەتاتنە پەخستن یەتاتنە ڕاوەستاندن هەندێک نەچونێت بۆرە جێبەجێکردنێدا حتا نوکە مە مەجلس اتحادی ناوێ مادە 65 بەحثکردی حتا نوکە مادە 140 نەهاتیە جێبەجێکردن و وێرە ڕەحەتە بەهەیە خارێ ئەف ئەنی حتا نوکە هەرێمە کوردستانی بتنێ هەرێمەکە دەوڵەتە فیدرالی ئەوە هەمی خاڵن ئەف سیستەمیانەی کەمل نەبوویە اف خالين هاتينا جبهه كرن چارچوب وی دستوری هنیدا حکومتا یا اتحادی یا حول دادن اواجنه هلتن بو دا وی سیستمی هنش شو كده بيجن كافل كي در بخن يعني جارا قادي حسكن بزرنا مركزيته جارا قادي حسكن كنترول كان هرما كردستان وكي چوا بري رژیما یا بعض بكفتن نبینا به دادگاه هنه دیجارا که دیم دزفرنا کی و ما نینار خلقی کی هم پارلمانی ای پارلمان جی کیه کنترل کری دست حالات یا شیعه کنترل کری هر ما کردستان الوری نشتن چه بریارت واسطتون کد برجوان دیا خدا هکران بین ساکن اف قیرانا چه بوجی اصلا یاش پارلمانی چه بوی برای جوی هاتی حکومت و درگاه بو حکومت اتحادیه وکیل حتی شیعی ویش وازی خلقی هرما کردستان پریکابرینا موچا برسیب کتن ما تا که درگاه بو اوجی محکمه اتحادی بو محکمه اتحادی جو ویش وازی تدخل حتی کرنه بیکو هیچ اساسه که یاسایی بتن چکی محکمه اتحادی وقت بیشن بنیاده که یاسا دستوری های کس نشه تب هیچ دی بنیاده هنه من وقت هرما کردستان براستجی دیویان اف بابته هنه اشچارچو و داخلی در بکه بچین که ما باوری بحکومت اتحادی و پارلمان اتحادی جنینه الوی سردمی همی دست حالات اتحادی هکتو سحکیه یا خوکیریه ایک دست خویا کریاتیک دا
بديجي قواري هرم كردستان هر فاله هي كل جهه كي هبتن هاول الدن استغلال بكن وبديجي قواري هرم كردستان لواز ما مجلس الامن هي امشان بباباتي بكناني بدولتي بچنا رخروا ملتي نگرتي نتوي نگرتي امچنا جفاتا امناهيه وكي چاوا سر زمان رژیم بحث امچونه وره او بريار بمدر كر برجوانديا هرم كردستان ديفيا هرم كردستان پناه ببته بور خرايت ني دولتي دا بشتن قواري خو يه هرم كردستان بپارزتن او ما فتوا اوت نهاتي ندانه و او حول تدانه کجا قاديجه بسين توا ام برقرار بكن وجرا قادي ابي دستوري بهمي تكستيت ويدا ابيت مانيا رواستي تايبتي ماده 140 دستور عراقي ام بكنت بوارجي بجي كرن دا چونكي بوچون امن دكتور اوتنها العراقي كانوا دصلات عراقي كان بابندي دستور نيان نخير اريمي كردستانيش لو بيشل كرني دستورا بشكي بدكويت بتايبت لا بابتي موچا او برياراني دادي فيدرالي لباري موچا خورانه وداوني ولا بابتي گرێبەست لەگەڵ کۆمپانیا نەوتی و غازەکان بەبێ گەڕانەوە بۆ بەغداد ئایا پێشەلکارەکە تەنها لە لای عێراق و عێراقیەکانەوە یان نەخێر هەرێمی کوردستانیش پشکی بەردەکەوێت؟ زاني بابات اتهامات متقابلا يعني بس اجت تحكي حكومات اتحادي واخد بيشن هرم كردستان بابنده وقت بيجن بيزاينت ندرس دتنا بالغت شي مجرد اخفتنن دمي هر دولاينت اخفن اس وكو كسك هرم كردستاني اكيد از دي باوري بحكمه خوين مزباري بحكمه اتحادي ناين حكمه اتحادي تنت اخفتن هيج بالغك ناين صاحيه ميدان هدات اخفتن اس وكو حالاتي كي هرم كردستاني مجبور نينم پشت خود ما حکمت آخو پشت خود ما هرم آخو سر ادعای حکمت اتحادی را دجاتی حکمت هرم کردستان بکم اگر حکمت اتحادی راست بیجتن او دادگاه او ریخاردی دولتی بلا با دبوچی قوت هرم کردستان دبوچی موچ هرم کردستان که بابت کی سیاسی دا اول موافق خلقیه خلق بلا نکتن بشکش به ململانه سیاسی اگر یا راسته یا درسته ادعاءات خودات آخفنت خدا بلا بسلمينتن كاكيلو هم كم ترخمه او هكر نشدن چارچوب عراق ده كاچا بابت بست نفتا هرم فرانسا دادگاه فرانسا اکلاکر هرم کردستان پاشکش شکر بلا ویجی هر واسب کتوی چارچوبی ده دبوچی قوت هرم کردستان قوت کتن از بجمته كل قناعت بجمته بابت کی سیاسی همین لاینابه بابا قواري هرم كردستاني همي هولای دن اف دست کفتن هرم كردستاني في دستوري دا برقرار كرين نهيلن اف جبجش نكرين يعني هكر نيازاويا پاک بتن بلا بي سيستمي بدرستاهي جبجب كان بلا جبجب كان قالك تكستن دستوري اف يتسركي بومانا اف سيستمي هاني جبجنا كان هيج بحث جنا كان بتر يستر هند شولت كان كاچوا او تكستين ما فين هرم كردستان داين دي چاوا تستاجي دي پخن دي تعطيل كان بهميش يانت خويتين قواري هرم كردستان لواز بكن جه داخيه ام قالك جهاتا حتى لان سياسي جي يت هرم كردستان دجي قواري هرم كردستان يشول كان اكثر هنا اكثر مباشر وغير مباشر بداخيانيت خو دانستانده تو قال حكومه اتحادي يعني لنفترض حكومه هرينا وكيم ترخمه فرمانبري چه علاقت بفيها پیوندیا فرمانبري چه علاقت بفيها يعني بو من بلايك بيت بيجتن ايش همي بيفرا بلا بيت بيجتن برينا قوته فرمان بيت كمل كم بلا بيت همي بيفرا ياسايت اخلاقي يد عرفي بلا بيتن سر چه اساس تو موچ هرم کردستان قطت کی سر چه دانه تا کشی سیاسی ان قال حکومت هرمه تو دیشه گلک رگه تین تو شه اکلاب کی واکشا نه قط هرم کردستان قطب کی یه پرونبرا زور بگفت که برسیکرن دکتور توانت دولتی هر پیور کاغورانیش لسر او بزنم اما دادگاه فدرالی اما استا بسریاتوا جورک لا معامله کردن دش بقواری هرمی کردستان بۆچی بڕیارەکانی دادگای فیدرالی سەبارەت بە موچە و قوتی خەڵک جێبەجێ دەبن بەڵام لە ناوخۆی عێراقدا جێبەجێ نابن
لە کاتێکدا لە عێراقدا پابندکار نین بە بڕیارەکانی دادگای فیدراالیەوە هەرێمی کوردستان بۆ ناچار بێ پابند بێت و دکتۆر دژوار دەڵێت هەرێمی کوردستان حکوومەتی عێراق لەسەر پێشێلکارەکانی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم هەرچی دەڵێت تەنها بانگەشەیە تەنها دەنگۆیە و بەڵگەی یاسایی و دەستوری نییە تەنها دەنگۆیە بە گوتەی دکتۆر دژوار من ئەبێ هەنێ مناقەشە هەیە ئەو با بۆ شوێنی تر حەزم لێ نییە من ڕێزم بۆ دکتۆر دژوارێ زۆر باشە بابەتەکەمان لە چوارچێوەی دادگای فیدراالی و پەیوەندیەکانی هەرێمی کوردستان مۆزوعی موچێ هیچ ڕەبتێکی بەم نیزاعی ئێستەی لە دادگای ئیتیحادی عولیا هەیە دادگای باڵای فیدراالی پەیوەندی بۆ نیە نازانم ئەم معلوماتی لە کوێ هێناوە لەبەرەوەی هیچ مەزدەڕێکیش نییە وا بڵێ تاقیبی شم لەسەر قسەکانی ئەو وەڵامیش بۆ پرسیارەکەی تۆ باسیەوەی کردکە ئەمە پەیوەندی بە موچەوە هەیە هیچ بەڵگەیە نیە پەیوەندی بە موچەی هەرێمی کوردستانەوە هەبێت تا ئەم دقی هیچ بەڵگەیەک نییە باسی بۆ کرد هەمویانیانەوەی قواری سیاسی هەرێمی کوردستان زعیفکەن ئەوەی قوارەی سیاسی هەرێمی کوردستانی زعیف کردووە نەبوونی قانونە نەبوونی یەکڕیزی کوردە نەبوونی چەکە لە دەستی حیزبە نەبوونی هێزی ئەمنیە لە دەستی حیزبە ئەوە ئەمریکا و ئەوروپا و ئەوروپیەکانە 10 ساڵە لەگەڵمانە زیاتر ئەڵێن لە پێش سەری داعشەوە ئەڵێن پێشمەرگەتان یەککەن هێزی ئەمنیتان یەککەن بە قانونیکەن ئەمە یەکێتی پارتی ڕێگرە ئەمە چی ڕەبتی بە دەوڵەتی عێراقەوە هەیە کە دژی قواری سیاسی هەرێمی کوردستانە تۆ خۆت کە ناهێڵی موەسەسات دروستێ لە هەرێمی کوردستانە یعنی تۆ دژی قواری سیاسی هەرێمی کوردستانی نەک بەغا تا ئێستا بەغا کوا تەداخلی کردووە لەوەی بەغا توێتی با دوو هێزی پێشمەرگە هەبێ با دوو هێزی ئەمنی هەبێ دوو هێزی مخابراتی هەبێ ئەوەی دژی قواری سیاسی هەرێمی کوردستانە نە دادگای ئیتیحادی عولیایە و نە فایق زێدانی سوڵتەی قەزاییە و نە عەرەبەکانە تۆ خۆت زعیفی تۆ خۆت ناکەی بۆ موەسەسە شورای سین یارمەتی بە تخوا من قەتی قسەی تۆم نەکرد من قەتی قسەی تۆم نەکرد کاکبورهان وەڵام باتەوە دواتر لە وەڵامی تۆش دەگرین من قەتی قسەی تۆم نەکرد شورای سین وەختی خۆی دروست کراوە ئەو شورە مەزنەکە لە عالەما لەیەکێکە لە حەو عەجایبەکەی عالەم بۆ ئەوەیە هێزی بێگانە نەچێت سین داگیرکە بەڵام سێژار دژوار بەڵام دواتر گوێ لە بەڕێستان تۆ دکتۆری گوێ بگرە بام قسەکانم تەواو بکەم ئوسوڵی کەلام و ئەتەکێتی مناقەشەوەیە دکتۆر دژوار قسەکانی ڕێگە نایم داوای لێبوردن لێکم من گوێم لەوگر مقاتعی من مقاتعی قسەی ئەوم نەکرد من مقاتعی قسەم ڕێگە نایم بەشتیوە ڕێگە نایم بەشتیوە ئەبێ ئەگەر ئەو دکتۆرە شتێکەیە ناوی ئوسوڵی قسەکردنە ئەتەکێتی قسەکردنە وەک گوتم شورای سین کە دروستکرا بۆ بوو سین داگیر نەکرێت بەڵام سێجار ئەم شورایە کە هێزی بێگانە هەو خۆیان دەرگاکانیان بۆ کردەوە فەرمویان دیەکرد لەبەرەوەی خۆیان لە ناو خۆیانە ناکۆک بوون خۆیان مەزبوط نەبوون هیچ میلەتێ لە عالەما داگیر نەکراوە بەهۆی بەهێزی بەرامبەرەکەی بەهۆی ئەوە داگیرکراوە خۆی زەعیف بووە کە تۆ بەهێز بووی لە شولارێ زەعیف بوو میکرۆب و ڤایرۆس پەلامارتەیە و تەشەناکە یەکێکی تر لە قسەکانی یانەوە قواری سیاسی هەرێمی کوردستان لازم ئەوە قوارە چی لاوازەکە کە توی قوارە لاوازەکەی ئەگەر ئەڵەی بڕیاری دادگاجێ بەجێ ناگرێت بڕیاری تەیف سامی زۆر بە ئاشکرا لە لاپەڕی یەکەمە کە لاپەڕۆنیوەکە هاتووی 24 ئەڵێ تەقریری ڕقابەی مالی حکوومەتی هەرێمی کوردستان و ڕقابەی مالی عێراقی تۆ ئەمەنە تریلیۆن دینارێ لەلایە ئێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەم پارێت چی لێ کردووە آخر حەمامە پێگەرم کردووە سووتان و تا یاری بۆ مناڵان پێکڕیەوە چی لێ کردووە ئەم هەموو تریلیۆن دینارە ئەوە ڕقابی مالی هەرێمی کوردستان نیمزای کردووە ئیتر تۆ ئەڵێ قەرارەکە یەک پاشێجە قەرارەکە یەک پاشێژە ئەڵێ تۆش بێت داهاتی نێوەی داهاتی نانەوتی بەپێی قانونی ئیداری مالی عێراقی تەسلیم بکەی داهاتی نەوتێکەشە تەسلیم ئەمانە بابەتی ئیدارین ئاخرنانە ئەمە یەک پاکێجە کاکە ئیتیفاقێکە کرێ ئێستا لە بینی من و توێە قەرارێ دێ بۆ من و تۆ چەند بڕگەیەکە ناکرێت تۆ بڵێ ئیلا بێمە جێبەجێکرێ نابێ ئەمانی تر کە مەسلحەتم نییە جێبەجێکرێت باشە هەر ناینێری بۆ بەغا ئەم پارێ ناینێری پاری داهاتی نانەوتی و نەوتی نانێری بۆ بەغا ێ بەس بێن بڵێ چیت لێ کردووە چیت لێ کردووە لەکوێ ئەم پارەیە یعنی ئەمە زەعیفی لایەنە سیاسیەکانی دەرەوەی یەکێتی و پارتیە نەشکات تۆمارەکەن لە بەغا ئەمە ئیختیلاسە دیارنەمانی ئەم پارێ ئەما بێ محکەمە کردێنەمانە دکتۆر دژوار
دادگای فیدرالی لەم دۆخەدا ڕەنگە نەتوانێت هیچ بۆ هەرێمی کوردستان بکات. چارەسەر چییە لە ڕووی یاسایی و دەستوریەوە بۆ دۆخی موچە تاکە دەواازەیەک دادگای فیدرالی بخۆشت ئاماژت پێدا؟ ئێستا چارەسەر چییە؟ باشە بەس بڵات بەرسی ئەو پرسیارە بدەتەوە، یعنی ئەنەزان بادینی تێگەهات یان نا جەنابی پارێزەری پرسیارەکەت نەگەشت بورە بادینی تێگەهات پادینی ئەس داخەوە بێگومان تێدەگات. فەرمانبەری هەرێما کوردستانێک و حتەنوکە بێ موچەیە سەرچی ئەساس ململانی سیاسی کە فەرمانبەری هەرێما کوردستان ببێت بە قوربانی ئەو ململانەی سیاسی. ئەساسی قانونی چییە کە ڕێگا بێ بدات بەم شێوە فەرمانبەری هەرێمی کوردستان برسی بکرد، یعنی لەسەر چی پیڤەرێک ئەوها دەکرد. تمام ململانەی سیاسی هەیە هەردوو لا، ینی دیعایە هەیە. فەرمانبەری هەرێمی کوردستان ذەمبی چییە؟ ئێستا جەنابەت چۆن ئەم کێشە بوومە چارەسەر دەکرد. فەرمانبەرانی هەرێمی کوردستان ذەمبی چییە؟ بوو دووە بوو جەنابەت پارێزەری حکوومەتی اتحادی لێرە. زۆر باشە بابەت بۆچی ململانی سیاسی یا داخلی تاوانیان وەرە سەر پرسیارەکەی ئەو دەواازەیە کە داخراوە کۆتا قسەت ئەگەر لەسەر بارودۆخی دادگای فیدرالی بکەیت پرسیارێکی لەمە کردووە ئوستاز با جوابی دێمەوە لای تۆ. مەسەلە مامۆستاگیان مامۆستا تەوەری جەنابەت لەسەر محکەمەی اتحادیە لەناوبەری دوو حکومەتە اتحادی و هەرێمی کوردستان. بۆ حکومەتی اتحادی بەجێ دێڵی دێ لەناو هەرێمی کوردستان دێشێڵی بوو ئێستا بێتوابە ببای بە پارێزەری موچەخۆرانی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەک پارێزەری حکومەتی اتحادی. زۆر چییە نۆری منە پرسیارێک با وەڵام پرسیاری کرد با وەڵام بمەوە میسرەکان قسەیشیان ئەڵێ شەڕ کۆتا گوێم لێگرتی گوێگرە با وەڵامەکەو بمەوە گوێم لێگری گوێم لێگرە بەم شێوەیە ناتوانین بەردەوام بین گوێم لێگرە با وەڵامەکەو بمەوە مەسەلێکی میسری هەیە ئەڵێ شەڕ تو کۆنتڕۆلی تەوەری جەناب لا حول ولا قوة إلا بالله. ئەوی ژەر لە چوارچێوەی بابەتەکە پرسی خەڵکیش بەشێکە لە بڕیارەکانی دادگای فیدرالی و ئەو پرسیارە لە کاک بورهان دەکەم بەشێکەوە باش قسەت چییە لەسەر کۆمنتەکانی باڵێ لەسەر پرسیارەکەی ئەو زۆر بە کوردی کاتمان نەماوە میسرەکان قسەیانێ لە شەڕ بەلیەتی مایەسە خراپترین بەڵاوەیە خاتە پێکەنین بابە تۆ بڕۆ سەی قانونی ئیداری مالیە بکە قەرارەکەی محکەمەی اتحادی عولیا بکە سەیری قانونی موازنەی 24 تۆ با خەڵک تێبگا ئەم چاواشەکردنی خەڵکە ئەمە ململانی سیاسی ئەسڵ ململانی سیاسی نییە مەسەلەی موچە ململانێکی تەکنیکی و مالیە پەیوەندی بە دیارنەمانی پارەوە هەیە لە هەرێما با خەڵک تێبگا تۆ معاشخۆری لای من 3 ساڵ ئەبێ من دەفتەرێ دۆلارێ بمێ معاشی 3 ساڵ ئینفاقی فعلیەکە و دەفتەرێ دۆلارێ بمێ 100 وەرەقاکە لەم دەفتەرە دۆلارە تۆ 80 وەرگرتۆ بە موچە بەڵام هەنێ داهاتێ لەلایە مکەلەفی کۆی کەیتەوە داهاتە بیەیتە دەزمن نەداوەتە دەزمن باشە چل وەرەقە زیاترێ داهات لە لاماوە بەغاڵێ ئەو هەشتایی خۆ تۆسە وەرەقە مەعاشتە بەو پارەی لە لات ماوە تەکمیلەی کەسەکە ئەمێ قەرارەکەی تەیف سامی زۆر باش تۆ ئەتەوێ پارەی نەوت و نانەوتی خەڵکی ئەم ڕەشوڵاتە بزیە خەڵکی ئەم ڕەشوڵاتی وڵاتە بزی بەڵام بەغاڵی پارەم بۆ بنێرە یاسایی لە دۆکەوە لەگەڵمابی سپاس بۆ میوانداریتان کە میوانداریتان قبول کردین هەر شاد بن لەگەڵ زوم بمێنەوە. تاریخی